إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة. برانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی شاری دانیشتوی شاری لیدس و ئەو بەڕێزانەی کە لە شوێنەکانی دیکەشەوە هاتوون، زۆر خۆشحاڵم کە لەم وتاری جومعەیەدا بە دیدارتان شاد دەبم. هەموو لایەکتان بەخێر بێن و خۆشحاڵین بە دیدارتان و حەزیشمان دەکرد کە دەرفەتی زیاترمان ببوایە یەک بەیەک لە ماڵەکانی خۆتاندا بە خزمەتتان گەیشت باین. بەڵام لێرە ماڵی خوا ماڵی هەموو لایەکە و شوێنی هەموو لایەکە، لێرە بە دیداری هەموو لایەکتان شاد بووین. بەڕێزان، لەم وتارەمدا زۆر بە پوختی و گوشراوی لە قەدەر ئەوەندە کاتی کە لە بەردەستماندا هەیە بۆتان باسی بابەتێکی زۆر گەورە و گرنگ دەکەم. ئەویش بریتە لە حیکمەتی نێردرانی پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه و آله وسلم بە هیدایەت و بە ئاین و بەرنامەی حەق و ڕاستەوە. خوا سبحانه وتعالى لە سێ سوورەتاندا ئەم ڕاستیەی دووبارە کردوێتەوە، لە سوورەتی ئەتەوبە و لە سوورەتی کۆتایی سوورەتی ئەلفەتح ئاەتی پێش کۆتایی، هەروەها لە سوورەتی سەفیشدا. هەر ڕاستیەک لە یەک ئاەتی قورئاندا هاتبێ بەسە بۆ ئەوەیە کە ئێمە وەکو ڕاستیەکی ڕەهاوەری بگرین، بەڵام ڕاستیەک کە خوا سبحانه وتعالى لە سێ ئاەت و لە سێ سوورەتی قورئاندا دووبارەی دەکاتەوە، دیارە بە ئەندازەی دووبارەکردنەوەی گرنگی و بایەخی هەیە. هەمیشە بیکەن بە پێوەەر قورئان چەندە گرنگی بە هەر بابەتێک بدا بای ئەوەندە گرنگە. ئەگەر زیاتر گرنگی پێبدا بایەخی و گرنگەکەی زیاتر لە ژیانی بەشەردا و کەمتر بێ کەمتر، و ئەگەر قورئان هیچ گرنگی پێ نەدا بێ دیارە ئەو گرنگ و بایەخەی نییە. خوای پەروەردگار دەفەرمێت: هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. هەروەها لە ئاەتەکەی دیکەدا فەرمێ: وەلەو کەریه المشركون. خوا ئەو زاتەیە کە پێغەمبەری خۆی، واتە پێغەمبەری کۆتایی خۆی محەممەد صلی الله عليه و آله وسلم بە هوداوە و بە دینی حەقەوە ناردووە تاکو بەسەر هەموو بەرنامەکاندا باڵادەستی بکە. هودا بریتە لە بەرچاوڕوونیە کە خوا بە تاکتاکی مرۆڤەکانی دەدا کە خۆیانی پێ بناسن، خوای پێ بناسن سبحانه وتعالى، و ڕۆژی دوایی دیداری خوای پێ بزانن و پێی ئاشنا بن بە فریشتەکانی خوا، بە کتێبەکانی خوا، بە پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام، و پێی ئاشنا بن بە هەموو ئەو شتانی کە مرۆڤ وەکو تاک دەبێ لیان تێبگا و لە خۆیدا بەرجەستەیان بکە. دین الحەق، دین واتە بەرنامە لە قورئاندا وشەی دین بە چەند واتایەک بەکار هاتووە، بەڵام واتایەک کە بە زۆری پێی بەکار هاتووە بریتێ لە بەرنامە.
لێرە کە دەفەرمێت وەدینی الحەق ئەمە دەزانی کە مەبەست پێ ئەو بەرنامەیە کە خوا بە پێغەمبەری خاتەمدا ناردوویەتی بۆ ڕێکخستنی ژیانی بەشەر ژیانی کۆمەڵگا. کەواتە بەڕێزان ئەوەی کە خوا بە پێغەمبەری خاتەمدا صلی الله عليه وسلم ناردوویەتی دەبێتە دوو بەشی سەرەکی، هیدایەتێک کە دەبێت تاکتاکی مرۆڤەکان هەڵیگرن و دینێکی حەق کە دەبێت کۆمەڵگا واتە موسڵمانان بە دەستە جەمعی بە تێکڕایی جێبەجێ بکەن. ئەو هیدایەتە کە تاکتاکی موسڵمانان دەبێت هەڵیگرن بە ورد و درشتیانەوە بە نێرومیانەوە بە گەورە بچووکیانەوە، ئەو هیدایەتە بەرچاوڕوونیان دەکات کە چۆنیش دینە حەقەکەی خوا بەرنامە تێر و تەواوەکەی خوا لە ژیانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و گشتی خۆیاندا پراکتیزە بکەن و جێبەجێکەن. ئەگەر ئێمە تەماشای مێژووی مرۆڤایەتی بکەین، چونکە خوا کە دەفەرمێت هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق بۆ تێکڕای مرۆڤایەتی. دوانوسخەی هیدایەتی خوا کە لە قورئاندا بەرجەستەیەوە لە ڕووی شوێن و ڕێبازی پێغەمبەردا صلی الله عليه وآله وسلم، یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە خوا نەیناردووە بۆ شوێنێکی جوگرافی دیاریکراو و نەشی ناردووە بۆ کاتێکی قۆناغێکی دیاریکراو لە ژیانی بەشەردا و نەشی ناردووە بۆ کۆمەلگایەکی دیاریکراو، بەڵکو وەکو خوا ڕایگەیاندووە لە چەند شوێن لە قورئاندا کە دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا کافەتە للناس بەشیرا وەنەذیرا لە سوورەتی سەبەدا. تۆمانە ناردووە مەگەر موژدەدەر و ترسێنەر و وریاکەرەوەبی بۆ تێکڕای مرۆڤایەتی. هەروەها لەبارەی پێغەمبەری خاتەمەوە دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، تۆمانە ناردووە مەگەر ڕەحمەت و بەزەیی خوابی بۆ هەموو جیهانیان. هەروەها لەبارەی قورئان و دەفەرمێت ئین هو ئیلا ذیکر للعالەمین، قورئان تەنیا بیرخەرەوەیە و شەرەف و ناوبانگە بۆ تێکڕای جیهانیان. ئەوە تایبەتمەندیەکی ئیسلامە. ئاینەکانی دی یاخود ڕاستتر بڵێین بەرنامەکانی دی شەریعەتەکانی دی، چونکە دینی خوایەکە وەکو دین یەکێکە، وەکو لە سوورەتی شوڕادا خوا دەفەرمێت شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. خوا لە ئاین بەرنامەیەکی بۆ ناردوون، هەمان بەرنامە کە نوحی پێ ڕاستپاردوو، هەروەها ئەوەی کە بۆ لای تۆمان سروش کردووە بۆ لای ئیبراهیم و موسا و عیسا سەڵات و سەلامی خوا لەسەر هەر کام لەو پێنج پێغەمبەرە پایە بەرزەی خوا، ئەن ئەقیموا الدینە کە ئاین بەرپا بکەن. هەمان ئەو بەرنامەی کە بە پێغەمبەری خاتەم هاتووە لە هێڵە گشتەکانیدا، هەمان بەرنامەیە کە بە هەموو پێغەمبەران هاتووە. پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام هەڵبژێردراوی نێو مرۆڤایەتین لەلایەن خواوە. قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى. پێغەمبەران هەڵبژێردراوی نێو مرۆڤایەتین، گوڵبژێرکراوی نێو مرۆڤایەتین، هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام هەر کامێکیان لە ڕۆژگاری خۆیدا باشترین مرۆڤ بووە، چاکترین بەندەی خوا بووە، شایستە بووە کە خوا هەڵی بژێرێت، وەکو خوا دەفەرمێت الله أعلم حيث يجعل رسالته. هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام هاتوون جگە لە محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، هەر کامێکیان بۆ کۆمەلگایەکی دیاریکراو و بۆ شوێنێکی جوگرافی دیاریکراو و بۆ کاتێکی زەمەنی دیاریکراویش. بەڵام محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پەیام و بەرنامەکەی پەردەکانی زەمان و مەکانی هەموو دڕیون. محەممەد بە درێژایی زەمان بە پانایی زەمین بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە، بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو جندیش هاتووە. جا لێرە بەڕێزان پێویستە ئێمە چەند هەڵوەستەیە بکەین. یەکەم، هەر کەسێک یا هەڵ کۆمەڵگایەک تاکتاکی هیدایەتی خوای وەرنەگرتە بێ، بە تاکید ناتوانێت دینی حەقی خوا بەرنامەی حەقی خوا پیادە بکات لە ژیانیدا. هەر ئەوەندەش بەس نییە کە چەند تاکێک هەبن، بەڵکو دەبێ بای ئەوەندە تاکی هیدایەت دراو هەبن کە بتوانن دینی حەقی خوا بەرنامەی ڕاست و تێروتەواوی خوا لە ژیانی ئابووری کۆمەڵاتی سیاسیاندا پیادە بکەن. هەر بۆیە پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عليه وسلم لە شاری مەکە
هەرچەندە کەسانێک بەدە بانگەوازەکەوە هاتن بەڵام کەمینە بوون کەمینەیەک بوون لە چاو زۆرینەی خەڵکەکە کە چەند هەزار بوون ئەوان چەند سەدێک بوون لە توانایاندا نەبوو کە لەوێ ئیعلانی قوارەیەکی ئیسلامی بکەن قوارەیەکی سیاسی بکەن و شریعەت پیادە بکەن بۆیە بۆ یەک جاریش خوای کاربەجێ لە قورئانی مەککەییدا ڕووی لە مسلمانان نەکردو بە نازناوی ئیمان پێیان بفەرمی یا ئەیها الذین ئامنوا یەک جاریش خوا بەو شێوە مسلمانانی نەدواندوون چونکە بڕواداری تاک هەبوون بەڵام کەمینەیەک بوون جارێک شایستەی ئەوەیان پەیدا نەکرد بوو کە شریعەتی خوا لە ژیانی گشتی خۆیاندا پیادە بکەن بە هەموو ڕاهەندەکانیەوە خوش کاربەجێیە خوا سبحانه وتعالى فەرمانێک بە کەسانێک ناسپێرێک کە دەزانێت پێیان جێبەجێ ناکرێت بەڵام دوای ئەوەی مسلمانان لە مەکە و کۆچیان کرد بۆ شاری یەثریب کە دوای ناوی لێندرا مەدینە شار یاخود مدینة الرسول شاری پێغەمبەر علیه الصلاة والسلام مسلمانان ئەوجا بوونە کۆمەلگایەک و شکڵیان گرت و شایستەی ئەوەیان پەیدا کرد کە خوا وەکو قوارەیەکی سیاسی بیان دوێنێ و ئەرکیان پێبەسپێرێ هەموو یا ئەیها الذین ئامنوا وەکان لە قورئاندا بۆ لە قۆناغی مەدینە داهاتوونە خوارد کەواتە ئێمەش پێویستە زۆر باش دەرکی کات و شوێن و ژینگە و کۆمەلگای خۆمان بکەین ئێوە لێرە لەم وڵاتی بەریتانیا هەروەها مسلمانان دیکە لە شوێنەکانی دیکەی دنیادا کە کەمینەن و زۆرینەی خەڵکە کریستیانن ئەگەر هەر بوذاین ئەگەر هیندۆسین ئەگەر هەر خاوەندینێکی دیکەن جگە لە ئیسلام شریعەت ملزەمی نەکردوون کە ئیسلام وەکو بەرنامەکەی وەکو شریعەتەکەی پیادە بکەن بۆیە دەبێت زیاتر خەفتانی ئەوە بخۆن زیاتر بیر لەوە بکەنەوە کە هیدایەتەکەی خوا زیاتر وەکو تاکەکان وەربگرن هەڵبەتە شریعەتیش ئەوەندی کە بۆیان بگونجێ دەستیان پێ ڕابگا بەتاکید دەبێت پیادەی بکەن بەڵام ملزەم نین بە پیادەکردنی هەموو شریعەت بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە بەرنامەی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و جەنگ و ئاشتی و ئەوانە هەڵوەستەیەکی دیکە کە دەبێت بیکەین ئەوەیە کە بە ئەندازەی ئەوە کە هیدایەت لە عەقڵ و دڵی ئێمەدا ڕەگدا دەکوتێ ئێمە ئەهلیەت و شایستەی ئەوە پەیدا دەکەین کە دینی حەقی خوش پیادە بکەین و بەڕێوەی بەرین کەسانێک کە هیدایەتی خۆیان چاک وەرنەگرت بێ جارێ حاڵی نەبوون لە خۆیان و حاڵی نەبوون لە ئاین و بەرنامەی خوای بەرزی مەزن و جارێ پێغەمبەری خوایان عەلەیهی السەڵات وەسەلام وەکو ڕەوانەکراوی خوا نەناسیوە و جارێ لە پەیامی خوا تێنەگەیشتون بە تەکید ناشتوانن کە دینی حەقی خوا بەرنامەی تێر و تەواوی خوای پەروەردگار لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریاندا پیادە بکەن پاشان هەڵوەستەیەکی دیکە ئەوەیە کە خوا سبحانه وتعالى ئەو هیدایەتە و ئەو دینە حەقەی ناردووە پێغەمبەری کۆتایی خۆیدا صلى الله عليه وسلم بۆ خەڵکێکی دیاریکراوی نەناردووە بۆ کاتێکی دیاریکراویشی نەناردووە بۆی هەموو ئەوانەی کە لەبەر ڕۆشنایی دیڕاسە و لێکۆڵینەوەیان لە هۆلی بووک بایبڵ کتێبی پیرۆزی کریستان و جوولەکەکان تەماشای قورئان دەکەن و ئەو زانستی هێرمینۆتیقا کە تەفسیری دەقەکانی کتێبی پیرۆز دەیانەوێت لەبەر ڕۆشنایی ئەوەدا تەماشای قورئانکەن بە هەڵەدا چوون خوای پەروەردگار تەوراتی دابەزاندووە بۆ گەلی بەنو ئیسرائیل کە ئەو کاتە عەشیرەتێک بوون 12 تیرە بوون هۆزێک بوون 12 تیرە بوون هەروەها ئینجیلیشی دابەزاندووە بۆ عیسا عەلەیهی السەڵات وەسەلام تایبەت بە بەنو ئیسرائیلەوە هەروەها زەبوریشی کە بە داود دیسان هەر بۆ بەنو ئیسرائیل بۆیە ئەگەر لە دەرەوەی هۆزی بەنو ئیسرائیل و لە دەرەوەی ئەو ژینگەی کە ئەو کتێبانەی تێدا دابەزیون و لە دەرەوەی ئەو قۆناغەی کە ئەو کتێبانەی بۆ دابەزێنراون نەتوانن ئەو کتێبانە نتوانن چارەسەری کێشەکانی مرۆڤایەتی بکەن نوقسانی نییە بۆ کتێبەکانی خۆ ئەگەر گریمان دەستکاریش نەکرابان کە ئێستا گۆڕدراون و دەستکاری کراون وەکو خوا دەفەرمی یحرفون الکەلیمە عن مەواضعه فەرمایشتەکانی خوا لە شوێنی خۆیان لا دەبەن دەیگۆڕن هەروەها هەندێکیان لەبیر چوو وەنەسوو حەظا مما ذوکروا به بەشێک لەوەی پێی ئامۆژگاری کرابوو لە بیریان چوو بەڵام ئەگەر دەستکاریش نەکرابان لیاقەت و شایستەی ئەوەیان نەبوو کە کێشەکانی مرۆڤایەتی چارەسەرکەن چونکە خوا بۆ ئەوەی نەناربوون وەکو چۆن پزیشکێک نەخۆشێک دەستچێ بۆ لای نەخۆشیێکی تایبەتی هەیە
ڕەشەتەی بۆ دەنووسێ بچۆ بۆ سەیدەلێ و دەرمانە وەربگرە ئەگەر ئەو دەرمانی کە دکتۆر بۆی نووسیوە پزیشک بۆی نووسیوە نەخۆشیەکی دیکەی پێچارە سەر نەکران نوقسانی نییە بۆ پزیشکەکە و بۆ دەرمانەکەشی چونکە بۆ ئەوەی نەنووسیوە خوای پەروەردگار تەورات و ئینجیل و زەبور و کتێبەکانی دیکەشی ناردوون بۆ قۆناغێکی دیاریکراوە ژانی بەشەر بۆ کۆمەڵە خەڵکێکی دیاریکراو بۆ کاتێکی دیاریکراوە بۆ ژینگەیەکی دیاریکراو لە دەرەوەی ئەو قۆناغ و ژینگە و کاتە ئەگەر کاراییان نەبوو ئەگە گریمان نەشگۆڕدرابان و دەستکاریش نەکرابان ئەوە نوقسانی نەبوو بۆ ئەوان هەر بۆیە من لێرەوە دەمێ بە هەمووتان بڵێم کە ئێوە لێرە لەم وڵاتە کە زورونەی کریسیانن ناموسڵمانن هەر بەناو کریسیانن هەندێکیان هەر مولحیدیشن هەر بڕوان بە هیچ دینێک نییە چونکە هەر کەسێک تەنیا بایبڵ شک بەرێ کتێبی پیرۆز بە هەردوو بەشی پەیمانی کۆن و نوێیەوە کە من بە وردیدی ڕاستیانم کردووە هەر کەسێک ئەوە بخوێنێتەوە ئەوە بە دین بزانێ ناحەقی نییە گەر تا لاقی پەیوەند ڕانەکە لەو دینە ڕانەکە بۆ پڕە لە خۆرافات و ئەفسانە شتیوان تێدا هەیە عەقڵ و لۆژیک و زانست و واقع ڕەفزی دەکەن جا ئێوە کە لە نێو کۆمەلگایەکی ئاوادان دەبێ زۆر کات تەرخانکەن بۆ زیاتر تێگەیشتن لە قورئان و زیاتر ئاشنابوون بە ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە ڕێبازی پێغەمبەریش بێجگە لە بەرجەستەکردنی قورئان و جێبەجێکردنی قورئان لەسەر ئەرزی واقع شتێکی دیکە نییە پێغەمبەری خوا بجگە لە قورئان وحی دیکەی بۆ هاتووە بە دڵنیایی بەڵام ئەو وحیش کە بۆی هاتووە هەر لە چوارچێوەی قورئاندایە پێویستە ئێوە زۆر ورد ئەوەندی کە کاتتان هەیە دیڕاسەی قورئان بکەن چونکە ئێمە هەر بۆ خۆمان نین خوای پەروەردگار کە پێناسەی ئومەتی پێغەمبەر دەکا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ كنتم خەیڕە ئومەتین ئوخرجەت للناس ئێوە باشترین کۆمەڵن بۆ مرۆڤاتی پەیدا کراون ئێمە هەر بۆ خۆمان نین ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەرکەکەی لە چوارچێوەی خۆیدا قەتیس نییە بەڵکو ئێمە بۆ مرۆڤایەتی وەکاتێک کە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم نەیتوانی بەو ئەرکەی سەرشانی هەڵسێ ئاوا دەبینی مرۆڤاتی بەو شێوەیە کە دەبینی سەری لێ دەشێوێ کە مرۆڤاتی ئێستا لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی پیشەسازی و لە ڕووی زانستی مادیەوە زۆر بەرەو پێشە بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە زۆر لە دوایە ئەوە لەبەرەوە کە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەو ئاستەدا نین کە ئەرشی سەرشانی خوان جێبەجێکەن بەرامبەر مرۆڤایەتی چەند خەڵکی چەو سێنراوە هەیە لەسەر زەوی نەک هەرگەلی کورد کە 40-50 ملیۆنە و لەسەر نەخشەی سیاسی بوونیان سڕیوەتەوە هەر ئەو زلهێزانەی کە خەڵکێکی عالمانی خۆمان پێیان معجەب و سەرسامە پەیمانی سایکزبی و کۆ لە نێوانی بەریتانی و فەڕەنسا و رووسیادا ئیمزا کرا ئێستا زلهێزانی ئێستا نایەڵن کە ئەو نەخشەیە کە دانراوە لە سەردەمی سایکزبی کۆوە و لە دوایی کە لە پەیمانی لۆزاندا زیاتر جەختی لەسەر کردایەوە ئەوان ناهێڵن ئەو نەخشە سیاسیە بگۆڕدرێ دەبێت چەند گەلی چەو ساوە هەبن نەکەن لە فەڵەستین و لە کشمیر و لە کوێ زۆر هەن ئەوە ئەرکی ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو گەلە چەو ساوە ڕزگارکە کە دەفەرمی وما لەکم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان بۆچی لە پێناوی خوا و لە پێناوی سەوسێنراواندا ناجەنگن یعنی خوای پەروەردگار بەسەر سوڕمانەوە دەفەرمێت یعنی ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەبێت لە پێناوی سەوسێنراواندا بژەنگن لە پێناوی خوا بۆ ڕازیکردنی خوا بۆ ڕزگاری سەوسێنراوان ئێمە ئەگەر بەڕاستی ئومەتی پێغەمبەر بین عەلەیهی السەڵاتو وەسەلام دەبێت کەفاءەت و شایستەی ئەوەمان هەبێ نەیەڵین هیچ مرۆڤێک بسەوسێندرێتەوە کە خوا بەگشتی دەفەرمێ المستضعفين نەیفەرموو لە ئیمانداران ئیماندار بێ ئەبێ ئیمان بێ هیچ مرۆڤێک نابێ بسەوسێندرێت وەکو مرۆڤ چ جای وەکو کۆمەڵگا چ جای وەکو گەلوونەتەوە قسە زۆرن لەو بارەوە هەڵبەتە ئەمە کاتەکەمان سنووردارە لە کۆتاییدا دەڵێم با شانازی بە ئیمان و ئیسلامی خۆمانەوە بکەین و با شانازی بە قورئانی خوای پەروەردگارەوە بکەین و با شانازی بە پێغەمبەرەکەی خۆمانەوە بکەین عەلەیهی السەڵاتو وەسەلام تاکە فەرمایشتێک لە دەستی بەشەردا هەبێ لێی دڵنیابی کە فەرمایشتی خوایە قورئانە کە مسلمانان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دنیادا لەسەر نەک لەسەر ئایەتێک و لەسەر سوورەتێک و لەسەر وشەیەک لەسەر پیتێکیشی ڕازیاییان نییە وشەکانی قورئان دیاری کراون پیتەکانی دیارن سوورەتەکانی دیارن ئایەتەکانی دیارن وەکو لە بۆنەی دیکەدا باسمان کردووە ئەمە ئەگەر بەراوردی کەین لەگەڵ
کتێبەکانی دیکەی کە پاڵ دەدرێن لای خوای پەروەردگار و لای ئاسمان چ کتێبی جوولەکەکان بێ هی نەسرانیەکان بێ هی زەردەشتیەکان بێ هی سابیئە بێ هی ئەوانی دیکە بێ زۆر زۆر لێکجیان خوا تا دوایەمین کتێب کە ناردوویەتی بە کۆتا پێغەمبەری خۆیدا صلی الله علیه وسلم پاراستوویەتی چونکە لە دوای قورئان کتێبێکی دیکە نایە ئەگەر قورئان دەستکاری کرا هەڵەکان ڕاستکاتەوە بۆیە قورئان پارێزراوە و محەممەدیش عەلەیه سەڵات وەسەلام سیرە و ژیان و ڕێبازەکەی زۆر ڕوون و ئاشکرایە بە پێچەوانەی هی پێغەمبەرانی دیکەوە بۆ چونکە خوا محەممەدی داناوە کە هەموو مرۆڤایەتی بیکاتە سەرمەشق و محەممەدیش عەلەیه سەڵات وەسەلام بەهرەمەندە لە بەگشتی لە ڕێبازی پێغەمبەرانی پێشخۆی فبهداه مقتدی بەڵام ئەو پێغەمبەرەی کە تۆ بەوردی دەزانی تەمەنی منداڵی تەمەنی گەنجێتی تەمەنی پێش پێغەمبەرایەتی دوای پێغەمبەرایەتی لە قۆناغی مەکە لە قۆناغی مەدینە چۆن بووە تەنیا محەممەد عەلەیه سەڵات وەسەلام و تەنیا محەممەدیش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەموو قۆناغەکانی بڕیون و دوایش قوارەیەکی سیاسی دروست کردووە کە شەریعەتی خوا پیادە بکە بۆیە مسلمانان پێویستە هەرچی زیاتر لە دینی خوا کە لە قورئان و سونەتدا بەرجەسێ شارەزا بن پێی ئاشنا بن و پێویستیشە زۆر شانازی بە ئیمان و ئیسلامی خۆمانەوە بکەین و ئەو ئیمان و ئیسلامەش بزانین کە هەر هی ئێمە نییە بەڵکو پێغەمبەری ئێمە ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان تا بۆتان دەکرێت لەگەڵ خەڵکدا لەگەڵ دەوروبەرتاندا مسلمانە یان نامسلمان هەر کەسێکی هەیە بەو شێوەیە ڕەفتارکەن بەو ئاستە بەرزە کە پێغەمبەرەکەمان لەسەری بۆ عەلەیه سەڵات وەسەلام و ئەو هیدایەتی خوا بە پێی توانە پێش زمانی وتار بە زمانی کردار و حاڵ با بیگەێنین بە خەڵک بە دەوروبەرمان وەکو چۆن پێغەمبەر عەلەیه سەڵات وەسەلام زمانی کردەوانی فەسیحتر بۆ لە زمانی قسانی هەر بۆیە خەڵک باش لێی تێگەیوە زمانی کردەوە زمانێکی زۆر گۆیا و ڕوون و پاراوە هەموو کەس لێی تێدەگا ئیسلام لە خۆتاندا بەرجەستە بکەن تا دەتوانن ئیمان و عەقیدەکەی عیبادەتەکەی پەرستشەکان ڕەوشت و ئاکارەکەی ئەدەبە کۆمەڵایەتیەکانی هەموو ئەوەی کە لە تواناتاندا هەیە لە خۆتاندا بەرجەستە بکەن هەر کەسێک هەر کاتێک خەڵکێک ئێمەی بینی با ئیسلاممان تێدا ببینێ ئیمانمان تێدا ببینێ ئەخلاق عیبادەت زوهد و دادگەری ئینساف ڕەوشتی بەرز و جوان ئەو کاتە کاکە مسلمان یعنی ئەوە وەکو چۆن پێشینی چاکی ئێمە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێت جیلی هاوڵان و جیلی تابعین و جیلەکانی دی ئەوانە بەو شێوەیە بوون بۆیە توانیان هیدایەتی خوا بە هەموو مرۆڤایەتی بگەێنن خوا بەلوف و کەڕەمی خۆی یارمەتی ئێمەدا کە ئێمەش بەو شێوەیە بین چاو لە پێشینی چاکمان بکەین خۆمان بە ڕەوشت و ئاکارەکانی ئەوان بڕازێنینەوە بە عەقڵ و دڵی فراوانەوە لە ئیسلام و ئیمان حاڵی بین و بەو شێوەیە لەگەڵ خەڵکدا مامەڵە بکەین تاکو ئێمەش ببینە مای هیدایەتی کۆمەلگا و دەوروبەری خۆمان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه